پلەکانی گەرما لە کەرکووک لە سەر و 45ەوەیە. ئەم هاوڵاتیانە چاخواردنەوە بووە بە بەشێک لە ژیانی ڕۆژانەیان. بێ گوێدانە بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆ سەر و 45 و 50 ئەوان لێرە دادەنیشن و چای گەرم دەخۆنەوە. ئەم هاوڵاتیانە وەکو خۆیان دەڵێن چاخواردنەوە بووە بە بەشێک لە کاری ڕۆژانەیان. لە ماڵەوە و لە چایخانەکانی شنۆشی دەکەن، چونکە پێیان وایە پلەکانی گەرما کاریگەری لەسەریان نابێت تاکو و چا نەخۆنەوە. بە پێچەوانەوە تاکو و گەرما زیاتر بێت چا خواردنەوە خۆشتر دەبێت. بەس ئێمە لێرە لە کەرکووک پلەی گەرمامان چەندێ بەرز بێ زیاتر حەزمان بە چایە، هەر ئەشی خۆینەوە تەرشی ناکەین، واز لە چا خواردنەوە نایێنین. ئەم چایە چایەکی خۆش، ئەم بەیانیان و ئیواران مستەمر لێرە چایە خۆینەوە. نا خەڵک گوێ نادەدە گەرمی ناڵێ بە کەرکووکە گەرمە ئەمە فڵان شوێنە گەرمە. ئێمە لە هەر شوێنە بین حەزمان بە چای خواردنەوەیە. وەک پێتم وت باو باپیرانی ئێمە قەدیم لەسەر ئەو دەشتە ئیشانە کرد، درێویانە کرد، جووتیانە کرد، مەقسەد دێتر بێڵتەبیانە کرد، یا قۆری چای گەورەیان لێ نا چای ڕەش بە ئەو گەرمایە لەبەرەوە خۆرەداشن چایەکیانە خواردەوە. ئێمەش هەر لەوانەوە فێر بووینەوە ڕاهاتووینە. وەڵی بەنسبەت ئێمە چای نەخۆی ئیدارە ناکەین. دوایەوە بڕوا ناکەم کاریگەری ببێت لەسەر بڵێ چای نەخۆی گەرمامە بێ یان چای نەخۆی گەرمامە چای وکمە خراپە. لەو بڕایان باش بێ خراپ نەبێ بۆ گەرما. چای ئێمە ڕاهاتنی لەسەر چای ڕۆژانە بۆ هەیە دە چای بکەن لێرە، چونکە ئێمە لە بەیانەوە لێرین تا ئێوارە. چاخواردنەوە بە پێی هەندێک لە توێژینەوەکان بۆ لەشی مرۆڤ بەسوودە و لەشی مرۆڤ پێویستی پێیەتی. ئەم هاوڵاتیانەش وەکو خۆیان دەڵێن ئەزمونیان هەیە لەگەڵ چاخواردنەوە و سوودەکانی لە گەرمای هاویندا. وڵایی چای شتێکی باوە، یعنی چەند هەزار ساڵە چای هەیە، بەڵام چای حەقی بە هاوین و دوستان و ئەمانەوە نییە پاییز. چای چەندێ دنیا گەرم بێ خەڵک زیاتریش مەعجوبێتی. یعنی سە من تەجروبەم کردووە لە کوڕێکی برادەرەوە کە سەرمانە بووە گەرما بووە، سەردەمنیم خواردووە، کیونیەتیم نەشکاوە، چایم خواردووە 4 سەعات نەخواردووە. یعنی سە چای ڕئیسی هەموو شتەکانە، قاوەیە، نسکافەیە، شیرە، ئەنواعی. ئەڕووی هەر ماڵێ مەسەلەن هەموو شتەکانت بۆ بێنێ، قاوە بێ، سەردەمەنی بێ، میوە بێ، وەک چایەکە شتێ جوان نییە بۆت بێنی. زۆربەی خەڵک لە گەرما وەرزی هاوین چای گەرم دەخۆنەوە، ئەمەش بە هۆکاری دابەزینی پلەی گەرمی لەشدا دەنرێت. توێژینەوە زانستیەکان دەریان خستووە بە پێچەوانەوە خواردنەوەی چای گەرم لە هاویندا دەبێتە هۆکاری دابەزاندنی گەرمی جەستە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.